بەبوونی تەوابوونی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ گەیم ماسترز هەڵساون بە داشکانێکی زۆر گەورە بۆ ئەوەی خۆشەویست دەتوان لە فەیسبوک لە تەلەگرام لە دیسکۆرد پەیوەندیان پێ بکەن نرخی یاریەکان بە نرخێکی زۆر هەرزان بەدەستان کەوێت یاریەکانیان بە کۆد لەسەر ئەکسبۆکس هەیە بە نرخێکی 5,000 و 6,000 و ئەوانە کە زۆر هەرزانە و هەر یاریەکیش دەوێت لەسەر پلەیستیشن لەسەر ئەکسبۆکسە بۆت پەیدا دەکەن هەموو جۆرە گیفت کاردێکیان هەیە بۆ iOS واتە مۆبایل و واتە آیفۆن و آیپاد لەگەڵ ئەکسبۆکس و هەروە پلەیستیشن لەگەڵ ستیم لەسەر پیسی هەموو شتێکیان هەیە بە گەیم پاسیان هەیە گەیم پاسیان هەیە 1 مانگ 5,000 2 مانگ 6,000 4 مانگ 12,000 پلەیستیشن پلەس یاسایی 1 مانگ 8,000 3 مانگ 15,000 12 مانگ 30,000 ئەکسترایان هەیە کە 700 یاری تێدایە 1 مانگ 9,000 3 مانگ 21,000 12 مانگیشان هەیە بە 45,000 کە لەسەر پلەیستیشنی بەخۆی بە 100 دۆلاریان بە 45,000 لایوان دەست دەکەوێت شێوازی پارەدانی زۆر ئاسانە بە فاسپێ بە کۆڕەکە بە ئاسیایە بە FIB لە هەر شوێنێک حەز دەکەی پاریان پێ بدەیت توانین پارەکەیان بدەیت لە ڕێی پیجی فەیسبوکی گەیم ماسترز یاخۆ لە تەلەگرامی گەیم ماسترز بڕۆن سبسکرایبی چەناڵەکەیان بکەن جۆینیان بکەن یاخۆ لە دیسکۆرد ببنە ئەندام لایەن هەموو یاریەکان بە نرخێکی زۆر گونجاو دەتوانین بەدەستیان بخێ وەروەها سپۆنسەری چەناڵی ژیریشن بۆ ماوەی 1 مانگ بۆتە واتە بە ماوەی 1 مانگ ڕکلام لای من دەکەن بۆ ئەوەی خۆشەویست تاوەکو بە هەرزانترین نرخ ئێوەی خۆشەویست لەم هاوینە سوود لە یاریەکان وەربگرن زۆر سپاس بۆ گەیم ماسترز بۆ سپۆنسەریکردنی 4 ئەڵقەی پرۆگرامی سفەرێک ژیری گەیمەرانی کوردستان بەخێر بێن پیرۆز بایتان دەکەم کەوا زۆربەی هەر زۆرتان ئەوانەی کۆلێژیان هێنا بەڵام ئەوانەی لە قوتابخانەنا امتحانەکان تقریبا تەم لە زۆرینەی تاقیکردنەوەکانیان تەواو کردێت پێم وایە سەر 6 مایە گۆڵە خۆتان بخینە بەڵام ئەوانی دیکە کاتی چییە هەواڵی گەرمە لەبەرەوەی هەواڵی زۆرمان هەیە و ئەو ساڵ ئەو هاوینە زۆر ڕاقی دەبێت لەبەرەوەی کۆنفرانسی گەورە دێ یاری ناوازە دێ با دەست پێ بکەن گەورەترین یاریش کە لەم هەفتەیە بڵاوکرێەوە کە بەرزترین نمرەی پێدرایە ئەو ساڵ نمرەی زۆر بەرزی پێدرێ ئەویش بێگومان یاری The Legend of Zelda Tears of the Kingdom لەسەر Nintendo Switch ئەمڕۆ بڵاو دەکرێتەوە یاریەکە نمرەی 96% هەیە لە Metacritic بەگشتی ڕەخنەگران 100% ڕەخنەگران ڕەکەمەندی ئەو یاری دەکەن پێشنیازی ئەو یاری دەکەن لە بۆ گەیمەران دەڵێن جیهانەکە گەورەتر کرایە چەندی شوێنی نوێ زیاد کرایە چیرۆکەکی زۆر سەرنجاکێش گەیمپڵەیەکی عەبقەریانە تەواو عەبقەری نوێ تەنان دەڵێن معجزەیە ئەو یاریە لەسەر کۆنسۆڵێکی وەکو Nintendo Switch کە قوتەکەی لە مۆبایلە کەمترە هەر کار دەکات قەباری یاریەکەش 16 گیگابایتە لە چاو ئەو هەمووە ئاشتەی کە تێدایە تەواوکردنی یاریەکەش ئاسان نییە بەڕاستی پێویستی بە زیاتر لە 8 ساعات هەیە دەڵێن بەگشتی تەنیا چیرۆکەکەی 7 ساعتێکی پێویستە ئەگەر تێ زۆربەی شتەکان بکەی 8 ساعت ئەگەر تێ 100% تەواوکەی نزیکەی 120 ساعتێکی پێدەچی واتە یاریشی زەبەلا هەبەڕاستی زۆر ناوازێن 96 لە 100 کەماڵمێن یاریەکانی PlayStation Plus Extra وەروە پریمیەم لە بۆ مانجی 50 کراکریان وەکو مانکەین کەپ ئەکسترا زۆر نایە بە پریمیەمیش زۆر باش نییە بەڵام ئەکسترا بەدڵمە یاریەکە لە یاریەکانی Ratchet & Clank Rift Apart کە یاریێکی PlayStation 5 ئێستا لە حالیان لەو مانگەی بەردەست دەبی یاریشی نوێی وەکو Humanity کە یەکەم جارە بڵاو دەکرێتەوە لێتە سە PlayStation Plus ڕاستەوخۆ وەروە یاریش وەکو Watch Dogs Legion یاریشی زۆر مودعە و چێژبەخشی Ubisoft لێتە سە PlayStation Plus Extra یاریەکانی Dishonored 2 Dishonored Death of Outsider یاریەکانی Tomb Raider هەر سەیاری Tomb Raider لەو مانگەی بە خۆڕای دێتە سە PlayStation Plus Extra یاریێکی Bus Simulator 21 Next Stop The Evil Within 2 Wolfenstein 1 Blind لەگەڵ چەندین یاری دیکە دێنە سە PlayStation Plus و یاریەکانی PlayStation کلاسیکەکانیشی PlayStation Plus Premium زۆر باش نییە Siphon Filter تێدایە Ghostbusters تێدایە دەگەریتە کە زۆر باش نیە بەس بەگشتی PlayStation Plus نەوە مانگەش دووبارە زۆر نایابە بەتابەتی بۆ کەسانێ و یاریانەیە نەکردی ئێستا کاتێتی لە بۆ خۆتان بیکەن ئۆکەی بە هاوڵەکانی PlayStation دەست پێ بکەن لەبەرەوەی لەم هەفتەیە تەقینەوەیەکی گەورە بوو لە سوشال میدیا لەبەرەوەی دووبارە دووپات کراوەوە Jeff Grubb یەکێک لەو ڕۆژنامە نووسانەی کە تاوەکوێستا هەزانیاری هەڵی بڵاو نەکردیتەوە لەم هەفتەیە لە ڕێگەی چەندین وێبسایتی جیاواز بەتایبەتی VGC Video Game Chronicle کە وێبسایتێکی زۆر باوەڕ پێکراوە دووبارە دووپاتیان کردەوە کەوا چەند هەفتەیەکی دیکەوە تا هەر لە مانجی 5 زۆربەی دەنگۆیەکان دەڵێن کۆتایی 5 یاخود سەرەتای مانجیش بەڵام ئەم جارە دەڵێن کۆتایی مانجی 5 یاخود هەفتەی کۆتایی مانجی 5 PlayStation کۆنفرانسێکی زەبەلەح ئەنجام دەدا دەڵێن بە شێوەیەک گەورەی و کۆنفرانسە یاخود بە شێوەیەک بابەتی تێدایە تاوەکوێستا لە مێژووی PlayStation کۆنفرانسی لەو شێوەیە نەکرێ وەرە سۆنی جگەلەوەی یاریەکان ئاشادەکە باسی PlayStation 5 و داهاتی PlayStationیش دەکات لە ڕووی هاردوێردەوە Jeff Grubb دەڵێ لەوانەیە PlayStation لەگەڵ Summer Game Festi پێکەوە بە هاوبەشی ئەو کۆنفرانسە بکەن و لە یەکەم هەفتەی مانجی 6 کە کۆنفرانسی Summer Game Fest دەست پێ دەکات دەڵێ PlayStation پێش ئەو کاتی ئەنجامی دەدا بەڵام بەشێک دەبی لە Summer Game
فيست جەگەلەوەی کە پلیستیشن بەرداری سەمەر گیم فێستی دەکات تە فستیڤاڵی هاوینێ دەکات کە لایەن جێف کیلی ئەنجامدرێ خۆشی کۆنفرانسێکی گەورە دەکات جا بێگومان دەنگۆیەکان زۆرن کە یاریێک عرض دەکرێت من نامەوێت سەر بخۆ قسە بکەم بڵم ئەو یاریە 100 ئەو یاری 100 نازانین کەس نازانین بەڵام لەم هەفتەیە دەنگۆیەکی گەورەتر بڵاو کراوە کە یاریەکانی کۆنامی بەشدارن لە کۆنفرانسەکەی پلیستیشنی بەڕاستی ئەگەر بێت ئەو دەنگۆی ڕاست بیاوڕێیان پێم وابی پلیستیشن زۆر بە ئاسانی ئەو نەوەیە ئەو جیلەش زۆر پێش ئەکسبۆکسی دەکەوتەوە ئەگە بێت و ئەو قسەی ڕاستبی لە بەرچ ڕاستن لە کوردستان مێتل گیر بەو شێوەیە بەناوبانگە بەڵام لە جیهان مێتل گیر فانبەیسێکی زۆر زەبەلاهی هەیە بە پێ دەنگویانەبی دەڵێ مێتل گیر سۆلیت 3 کە لەسەر پلیستیشن 3 کاتی خۆی بڵاوکرێ یاریشی زۆر نایابە دەڵێن ئەویان ریمێک دەکرێتەوە لە بە پلیستیشن 5 بە تایبەتیش دەبێت لە بە پلیستیشن 5 واروها مێتل گیری کلاسیک ریمێک دەکرێتەوە ئاشرا دەکرێت وەرە مێتل گیرەکی نوێش لەوانەیە ئاشرا بکرێت 3 بۆ 4 یاری مێتل گیر لەگەڵ ئەوەش دەڵێن گەیمپڵی یاری سایلەنت هیل دەبینین لە بۆ پلیستیشن 5 کە بە شێوەیەکی کاتی لەسەر پلیستیشن 5 سەرەتا بڵاو دەکرێتەوە کەس یاری زۆر ترسناکە سایلەنت هیل 2 لەگەڵ ئەوەش دەڵێن ئەگەنی هەیە کۆنامی یاریشی وەکو کاسلڤینیا ئاشکرا بکە ئەویشیان تایبەت بووە پلیستیشن 5 کۆنامی یەکێکە لەو کۆمپانیایانەی کەوا مەسەرەن یاری زۆر زەبەلاح و ناوازەی هەیە بەڵام کۆمپانیاکە بخۆی نازانی یاری دروست بکە بۆیش کۆنامی چاوی لەوەیە چۆن یاری سایلەنت هیلیان نوێ کردەوە لەگەڵ کۆمپانیای جیاواز چاوی لەبێت لەگەڵ پلیستیشن و چەندی ستودیۆی جیاواز ئەو یاریانەی خۆی بداتە دەستیان و بڵێن ئێوە دروستی بکەن بە شێوەی خۆتان کەرەتانەوێ بەڵام گەیمەران کێشیان لەگەڵەوە هەیە دەڵێن مێتل گیر سۆلیت بە تایبەتی بەشی سەیان لەو جۆرە یاریانەیە کە پێویست ناکەن دەستکاری چیرۆ کوشتەکانی بکەیت لەبەر دەستکاری هەشتێکی بکەیت تێک دەچێت لەبەر یاریەکە لەلایەن هەدیۆ کۆجیما دروست کرێ بە ناوازەی بمینێتەوە وەکو خۆی بەڵام تەنیا گرافیک ئەپدەیت بکرێتەوە پێم وایە کارێکی لەو شێوەیە دەکەن لەبەرەوەی لە بۆ سایلەنت هیل 2 نوێ کە ریمێکرایتەوە هەمان شت دەکەن دەستکاری شتێکی گەورە ناکەن تەنیا ریمێکا شێوە ڕیزدنی ڤڵ 4ە بۆ منە ڕیزنی ڤڵ 2 3 4 ئەوانە کە ریمێکرانەوە چیرۆکەکە وەکو خۆی مایە دەستکاری هەندێک شت کرێ بەڵام بەگشتی گەیمەران ئاشکی دەبنەوە دووبارە بۆیە دەڵێم ئەگەر بێت سۆنی شتەی لەو بابەتی کردبی لەگەڵ کۆنامی کارچەتە پێم ناخۆشە لە بۆ گەیمەرانی ئەکسبۆکس لەوانەیە بماوەیەکی زۆر نەتوان ئەو یاریانە ئەنجام بدەن لەبەرەوەی عەقدی سۆنی هەروایە بەڵام مەبەستەکەی منەوە سۆنی ئەگە عەقدێکی کردبی لەوانەیە پەپەستانی سۆنی کۆنامی وا بکە و یاریانەمانە بە دروست بکە من لە مێژە مێتل گیرم نەکردی بەڵام مێتل گیر یەکێکە لەو یاریانەیەکەوە بێگومان مناقەشەیەکی گەورە لە ئۆنلاین دروست دەکات لەبەرەوەی یاری زۆر زەبەلاح بەناوبانگن بە تایبەتی سایلەنت هیل کە چەندین ساڵە داوا دەکەین سایلەنت هیل دووبارە دروست بکرێتەوە لەبەرەوەی یارێکی نمونەیە لە ژانر یاری ترسناک کاسلڤینیا بە هەمان شێوە هەرچەندە کاسلڤینیا کاتی خۆی لەسەر ئەکسبۆکس شۆستی زۆر بەناوبانگ بەڵام ئەگە بێت و پلیستیشن عەقدی هەبی لەگەڵ کۆنامی ئەو یاریە بێ سەرەتا لە بە پلیستیشن دێ واتە کۆنفرانسەکەی پلیستیشنی ڕۆژ بە دوای ڕۆژ زەخمتر زەبەلاحتر ناوازەتر دەبی چەندین دەنگۆشم جێلێ بۆ کەوا گۆست ئۆف سوشیما دوو لەوانەیە هاشکریا بکرێت لەو کۆنفرانسی و 100% یاریەکانی وەکو سپایدەرمان دەبینین یاری نوێیەکەی لاست ئۆف ئەس مەڵتی پلەیەر دەبینین و بێگومان دەنگۆشەیەکەوە بەشەشی نوێ یاریشی نوێی پلیستیشنیش ببینین کە تاوەکو ئێستا ئاشکرا نەکریا بێگومان دەی ببینین بڕی کۆنفرانسی پلیستیشنە وۆڵڤرین 100% ئەکید نینە کە دەیبینین یاخوددا لەبەرەوەی وۆڵڤرینە و ساڵمایە ساڵش کردێ بەڵام ناوانێت تەنیا ترێدەرێکی هەلێ ببینین کۆنفرانسەکەی پلیستیشنی کەی ئەنجام دەدرێت لە کۆتایی مانجی 5 واتە 1-2 هەفتەی دیکە 100% بۆتان دەگوازینەوە بۆ ئێوەی خۆشەویست بەپێی زانیاریەکان بی یارێکی پلیستیشن لە بەرهەمێنان بوو تەقەکەری شوتەر بوو واتە شوتەری تەقەکە هەردوو یەکشتە مهم تەقەکەر بوو بەڵام کانسڵ کرایتەوە تاوەکەستە نازاندرێ بۆچی کانسڵ کرایتەوە بەڵام دەڵێن لەلایەن یا ستودیۆی فاینال سترایک گەیمز لە بەرهەمێنان بوو لەم هەفتەی ئاشرا کرا بە تایبەتی وێبسایتی پلیستیشن لایفستایل ڕاگەیاندکەوە یاریەکە کانسڵ کرایتەوە بەهۆی ئەوەیکەوە بڵێ یاریەکە نزیکەی 3 ساڵێک بوو لە بەرهەمێنان بوو بڕیار بوو لەسەر PC وەروە پلیستیشن 5 بڵاو بکرێتەوە بەڵام هۆکارەکەی بۆی دەگرێتەوە کە سۆنی یاریەکەی زۆر بەدڵ نەبووە پێی وا بووە لە ئاستی چاوەڕوانەکانی گەیمەرانی پلیستیشن نییە و یاریە بۆیەش هەم سەپاچلی کارمەندەکانی ستودیۆیەکەی ڕوانەی شوێنێکی دیکە کردێت لە بۆ کارکردن لەسەر شوێنش کاتە ستودیۆکەی بچوو کردیتەوە و لە هەمان کاتیشدا یاریەکەشی کانسڵ کردیتەوە جا بێگومان من پێم ناخۆش نییە کە یاریێک کانسڵ دەکرێتەوە بەڵام من پێ ناخۆشەکەەوە چەند کەسێک لەوانەیە کارەکەیان لەدەست بدەن لەو کۆمپانیان ئەوە ناخۆشە بەڵام لە هەمان ڕۆژیشدا سۆنی عادەتی یاریەکانەکە بەڵی نەبی کانسڵ دەکاتەوە وەکو خارەفی سپێنسەرینە ڕێدفۆڵ دیزاینی خراپەوە بڵایف کردەوە سۆنی دەزانێت کە شتێک نافرۆشێ بڵاوی ناکات لەبەرەوەی زەرێکی زۆر دەکات وەکو مایکرۆسۆفتی نیە جێ لێ نەبی $100 ملیۆن بسووتێنی سۆنی ناتوانێت $100 ملیۆن بشکێن لەبەرەوەی ئەو کۆمپانیا زۆر گەورە نیە بۆیە دەبی یاریێک بڵاوکاتەوە ملیۆن کۆپی لێ بفرۆشێ بۆی حەقسەکردن لەسەر سۆنی لەسەر هەندێک ئیشی قۆڕی کە دەیکا لەو ماوەیە
داخرانی ستودیویەکی خۆی بوو فەرست پارتی بوو ستودیوی پیکسل لۆبس کە بێگمان ستودیو زۆر گەورە بەناو بانگیە بەڵام ستودیویەکی پلیستیشنە پێشتری چەندین یاری جیاوازیان بڵاو کردیتەوە بە تایبەتی یاریشەکە کۆنکرێت جینی کە بێگمان هەمووتان زۆربەتان نەتان بینیوە زۆر بەشتان لەوانەیە هەر نەشتان کردبی یان هەر ئاگاشتان ئەو یاری نەبی کە هەر هەشە بهێم ستودیوەکەی داخستۆنی کارمەندەکانی پیکسل لۆبی گواستەوە بۆ چەندی شوێنی خۆی لەناو ستودیوەکانی خۆی ئەوانەی کە ویستیان ببینێنەوە و بێگومان بەشەشی زۆریشان لە کارەکانیان دوور خرێنەوە کە بێگومان پێمان ناخۆشە بەڵام پیکسل لۆبی ستودیویەکی زەبەلاح نییە ستودیویەکی بچووکە یاری نیش دروست دەکەن یاری نیشواتە و یاریانێکەوە بۆ هەمووانە بۆ هەندێک کەسی تایبەتە یاری وەکو یاریی ئیندی دروست دەکەن بچوو بەڵام چێ دڵی بەو هەواڵی خۆش نەبوو سەرۆکی پێشووی پلیستیشن شۆن لەیدن کە من و تاوەکو ئێستاش من پێم وایە باشترین سەرۆکی کۆمپانیای پلیستیشن شۆن لەیدن بوو سۆنیەک عادەتی هەیە چەند ساڵ جارێک یاخود هەر کۆنسوڵی سەرۆکێک لە بۆ پلیستیشنی دادەنێ ئێستا مەسەڵەن جیم ڕایان سەرۆکی پلیستیشنە ئاتا پلیستیشن 5 کۆتایی پێدە پلیستیشن 5 کۆتایی پێ بە جیم ڕایان نامینێ کەسەش کردە وەکو ئەکس بۆکسی نییە فیل سپەنسەر تاوەکو چەندین ساڵە هەر فیل سپەنسەرە سۆنی بۆ ئەوە دەکات بۆی بیرۆکەی جیاواز بینتە ناو پلیستیشن وەرە ڕکابەری دروست بکە شۆن لەیدن لە سەردەمی پلیستیشن 4 سەرۆکی پلیستیشن بوو بەڵام لەگەر هاتنی پلیستیشن 5 شۆن لەیدن نەما شۆن لەیدن لە تویتەری تویتێکی بڵاو کردەوە پێی ناخۆش بوو کەوا ستودیۆ پیکسل لۆبی دادەخرێت لە بەرەوەی ئەو یەکێک بوو لەو کەسانێکەوە ستودیۆ پیکسل لۆبی دروست کردی لە بۆ پلیستیشنی و سەپۆرتاشی زۆری پیکسل لۆبی دەکرد لە ڕێگەی داها لە ڕێگەی پارەوە لە ڕێگەی بیرۆکەوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی یاریەکانی پیکسل لۆبی هەرچەندە پیکسل لۆبی ئەو ستودیۆ گەورەیە نییە کەوا سۆنی ئێستا دەیەوێت سۆنی ئێستێک عادەتی هەیە پلیستیشن یاری بچووک دروست ناکەن بە هیچ شێوازێک تەنیا یاری زەبەلاحی سەبەلاحی تریپڵی دروست دەکات هاوشەی گارەڤار ڕاستەفە سوگەسە شیمە کە زۆر بە گەیمەران شتیان دەوێت بەڵام لایەنێکی دیکەش هەیە هەندێک گەیمەری مەسەڵ گەیمەرانی کە هەموو یاریێک دەکەن وەکو من هەندێک کات حەزم لە یاری بچووکە حەزم لە یاری زەبەلاح نییە بۆ یاری زەبەلاحەکان کردووە بێزار بووی زۆرت کردووە زۆر چەندی ساعت بەڵام جارجارە پێویستە یاریی بچووک ئەنجام بدەین تاوەکو بزانیت جگە لەو یاری زەبەلاحانە چ یاریی دیگەش دروست دەکرێت هەندێک یاری هەیە بچووکە بەڵام زۆر نایابە وەکو ئینساید و لیمبۆ و کۆنکرێت جینی ئەو جۆرە یاریانە شۆن لەیدن زۆر پشتگیری ئەو جۆرە کارانی دەکرد بەڵام جیم ڕایەنە و کابرایەت تەنیا چی دەوێت دەیە پارە چاپ بکە پارە چاپکردنیش چۆن دەکرێت چۆن پارەی تەبا دەکەین بە بڵاوکردنەوەی یاریشەکە گارەڤار ڕاگنەڕۆک و لاستۆڤەس و ئەوانە خەریکی ئەو شتە زەبەلاحانەیە پێچوانەی شۆن لەیدن هەرچەندە شۆن لەیدن پێم وایە بۆ خۆم باشترین سەرۆک بەلەوە پلیستیشنی دەبێت شۆن لەیدن علاقەیەکی زۆر باشی لەگەڵ ئەکس بۆکسە و علاقەیەکی زۆر باشی لەگەڵ نیتندۆ هەبوو لە سەردەمی پلیستیشن 4 تەقیەوە یاریەکانی وەکو گۆست ئۆف سوشیمامان لە بۆ دروست بوو یارێکی وەکو دەیزگۆنی بڵاو کردەوە یاری گادڤاری 2010 لە سەردەمی بڵاو کرایەوە یاری لانسەڤەس پارت و لە سەردەمی بڵاو کرایەوە ئەو کابرایە بەڕاستی زۆر ناوازە بوو لە بۆ پلیستیشنی بەڵام جیمڕایان ێستا زۆر ناوازە جیمڕای تاوە کەستا فڵتی نەدە یاریەکانی نایابە بەڵام بزانین چ ڕوودەدا لە داهاتوو سۆنی بە فەرمی ڕاگەیاند یاری هۆرایزن فۆربیدن وێست 8.4 ملیۆن دانەی لێفرۆشیایەوە بەگشتی زنجیرەکەش 32.7 ملیۆن دانەی لێفرۆشیەکە بێگومان کۆپێکی باشە خراپ نییە لە بۆ یاریی وەکو هۆرایزن هەرچەندە هۆرایزن بۆ هەموو کەس نییە هەموو کەسێک حەزی بۆ جۆرە یاری نییە بەڵام ئەو کەسانی گەر نەتان کردێت تکا دەکەم بە چانسی پێ بدەن بەڕاستی یاریی زۆر جوان و نایابە ڕاستە بەقەدەر لاستۆڤەس و گۆست ئۆف سوشیما ئەوانە لەوانەیە بەدڵ نەبی بەڵام بەجددی بەس بچێ ناو یاریەکەی میکانیکی شارەزابی چڕۆکەی شارەزابی متعەیەکی زۆر خۆشی هەیە هەموو شتێک خۆش نییە لە جیهانی پلیستیشن بۆ نمونە دروستکەری یاری گارۆڤوار بەشی یەکەم دروستکەری یاری گارۆڤوار بەشێک ئەو کەسێکەوە بە باوکی یاری گارۆڤوار دەناسرێت دەیڤد جافی لەم هەفتەیە لە مقابلەیەک چەندین زانیاری سەرنجڕاشیەشی باس کردووە باشی کرد کە بۆچی دڵخۆشە وازی لە دروستکردنی یاریەکان هێناوە و ناشگەڕێتەوە بۆ هیچ کۆمپانیایەک بۆ دروستکردنی یاریەکان دەیڤد جافی لە مقابلەیە دوورودرێژەی باسیەوەی دەکەکەوە 20 ساڵ بوو خەریکی دروستکردنی یاریەکان بوو کاتێککە یاری گارۆڤوار یەکیان بڵاو کردەوە زۆر پستانێکی گەورەی لەسەر بوو لەلایەن سۆنیەوە دەیانویست باشترین یاری دروست بکەن هەرچەندە دەیڤد جافی دەڵێت سۆنی نەحەقی نەبوو دەیویست باشترین یاری دروست بکەن و زنجیرەیەک دروست بکەن کە نوێ بێت بە پلیستیشن و بێگومان وەش بوو گارۆڤوار ئێستا یەکێکە لەو هۆکارانەی کەوا پلیستیشن سەرکەوتووە پلیستیشن زۆر دەفروشە بەڵام دەیڤد جافی دەڵێ بەهۆی ئێستا دەڵێ ئێستا جیهان گۆڕاوە ئێستا مەسەرەن کۆمپانیاکان 200 بۆ 300 ملیۆن دلار دەخەنە بەردەستی ستودیۆکان بۆ دروستکردنی یاریەکان بۆ نەلوانێ باس سۆنی بکە سۆنی 250 ملیۆن دلاری لە دروستکردنی یاری گارۆڤوار ڕاگنەڕۆک داناوە تەرخانی کردو دەڵێ ئەو پارەیە ناتوانانی بە ئیسراحەتی خۆت کاری لەسەر بکەیت
دەبی تۆ باشترین زۆری گرافیک دروست بکەیت تاوەکو مارکتینگ و ڕکلام بۆ یاریەکە بکەیت تاوەکو گەیمەرێکی زۆر سەرنجی گەیمەرێکی زۆر ڕاتشی دەبێت گرافیک دەبی زۆر بەرز بی لە هەمان کاتدا ئەو شتەی کە گرینگە پرۆگرامینگ و گیم پڵەیە وا دەکەکەوە یاریەکان بۆ چەندین ساڵ بۆ دەیان ساڵ ببینێتەوە ڕاستە گرافیک جوانە بەڵام دەبی گیم پڵەیشت باش بی پرۆگرامەکەی پرۆگرامینگ باش بی دەڵێ ڕاستان دەبی پارەیەکی زۆر لەو شتانە سەرف بکەین بەڵام خەڵک نازانی ستودیۆکان یان کۆمپانیا گەورەکان زۆر گرنگی بۆ شتانە نابن تەنیا دەیانەوە یاریشی زەبلاحیان لە بۆ دروست بکەیت کۆپێکی زۆر لێ بفرۆشێ و چاوەڕوانی بەشی دووەم سێم بی بێگوان لێرە مەبەستی دەیڤید جافی سۆنیە بەڕاستی دێ قسە بە سۆنی دەڵێ بۆ شێوانە بەڵام مەبەستەکەش یان قسەکەشی دەتوانم بڵێم ئابەشی لە شێوەکان ڕاستە زەختەکی زۆرە لەسەر دروستکەری گەیمەکان بەڵام لە هەمان کاتیشدا دەبێت تۆ تێبگەیتەوە کۆمپانیاکان 250 میلیۆن دلار واتە ڕوبعێک ملیار دلار دەدەنە بەردەستی چاوەڕێ دەکەن ئەو 150 بەلایکن بتە 400 میلیۆن دلار لە بۆوان تاوەکو بۆچی بۆی بەشێکی دیکە دەبۆ دروست بکەن تاوەکو لە بزنس بەردەوام بن بەڵام زەختەکی یەکجار زۆر لەسەر دروستکەری یاریەکان دروست دەکات بۆیە دەیڤید جافی ئێستا یوتیوبەرە نایابێ بە هیچ شێوەیە بگەڕێتەوە ناو جیهانی دروستکردنی یاریەکان ئۆکەی بینە لای هەواڵی یاریەکان با بە Resident Evil 9 دەست پێ بکەین هەرچەندە بەتەمانە بووم باسی بابەتی بکەم لەبەر یەک دوو هەفتەیە لە ئۆنلاین باز دەکرێت بەڵام دوێنێ شەو تەقیەوە لە ئینتەرنێت لە تویتەر Resident Evil 9 توان بڵێم دزەی پێکرا یاریەکە بە پێ ئەو دەنگۆیانەبی بە ناوی ئەپاکلپس دەبی ئەپاکلپس واتە کۆتایی جیهان قیامەت بەو شێوەیەش دەنووسێ ئەپۆکلیپس ئەپۆکە ئایەکە ئەپۆکە لیپس بە ڕقەمی ڕۆمانی دێتن کەواتە بە مانای ڕقم 9 دێ یاریەکە دەڵێ پێشبینی دەکرێت لە مانجی دا یاخود 11 ئەم ساڵەتە ئۆکتۆبەر و نۆڤمبەر یاریەکە ئاشکرا بکرێ یاریی بێگومان سینگل پلێرە کۆواپی تێدا نیە و پێشبینی دەکرێت بە ماوەی 2 ساڵێک بێت لە بەرهەمهێنان بێ و چیرۆکەکەشی دەڵێن باسی کریز دەکا نەک ئیثن و باسی کریز دەکات دەوێت ڕوبەڕووی BCAA بێتەوە لە ئەوروپا کە بێمابی لە Resident Evil Village لە کۆتاییەکەی کاتێککە کریسی دەبینە ناو هەلیکۆپتەرەکەی شتیش لەو بابەتە باز دەکات و چیرۆکەکەش ڕێک باسی دوای ڕووداوەکان Resident Evil Village دەکات جا باشی کەینەوە بزانین چ دەزانین لەسەر Resident Evil 9 ئەو شتانی لەسەر Resident Evil Village دەیزانێت بێگومان سپۆیل ناکەم چڕوینەدا بۆ کەسانێکی یاریەکان نەکردیان بەڵام دەزانین کەەوە ئیثن ناگەڕێتەوە لەبەرەوەی کاپکۆم بە فەرمی ڕایگەیاندێکەوە مەحاڵە ئیثن بگەڕێتەوە چیرۆکی ئیثنیان چیرۆکی نەک ئیثن خانەوادەی ئیثن واتە کچەکەشی و خێزانەکەی میا و ئەوانە هەر هەمووی لە DLC یاری Resident Evil Village کۆتاییان پێهینە کەواتە ئەگە بێت و ئیثن نەگەڕێتەوە میان نەگەڕێتەوە و کچەکەیان نەگەڕێتەوە کاتە چیرۆکە دەبی باسی لایەنەی دیکە Resident Evil بکە بەشی نوێمە پێشبینی دەکرێت بە پێی چەندین دەنگۆژبی پێشبینی دەکرێت ئەوە دوایین یاری Resident Evil بی وەکو ژمارە تاوەکو دووبارە لەوانێت چەند ساڵی دیکە دووبارە دەست پێ بکەنەوە بە چیرۆکەی تاوام نوێ ئەگەر بێت و دوایین یاری بی وەکو Resident Evil 6 پێشبینی دەکەم وەکو Resident Evil 6 90 کارکتەرەکانی دنیا Resident Evil لە خۆ بگری یاریشی زۆر زەبەلاح و گەورە بی بۆ منە لیۆنی تێدابی ئاشلی تێدابی لیۆنی تێدابی ناوەکان هەموو لە بکردی پاڵەوانی Resident Evil 2 3 هەر هەموو لە خۆ بگری بێگومان ئەوەی ئەمە چاوەڕێ دەکەین بێگومان یاریکردنە بە کریس و بە لیۆنی لەو یاری بەڵام تاوەکەستنیە باسی کریس کریا لە بەروی لیۆنمان لەو زنجیرە نوێ تاوەکوێستان نەبینیوە و نازانی وەزری کۆکوونی و شتانە چێ و چێنیە نازان چی بەسراتیە بەس مهم دڵخۆشم کە Resident Evil 9 تقریبا زانیاری نوێمان لەسەری بەدەست کرد بەڵام کی ئاشا دەکرێت لە مانجی ئەو 11 ئەم ساڵ کە لەوانەیە لە کۆنفرانسێکی کاپکۆم بی یان کۆنفرانسێکی پلەیستیشن بی تەش لە بابەتانە ئەکید زیاتری زانیاری زیاتر دەزانین ئەم هەفتەی هەواڵەکان یەکجا بەقوتن بۆ نمونە ئینسایدر گەیمینگ یاری داهاتوی Call of Duty ئاشکرا کردەوە هەم زانیاریەکانی لەزە بڵاو کردەوە Call of Duty ئەگە بزانن پار باسی ئەومان کرد کەەوە یاریەکە DLC وەکو DLC-ەکە لە بە Modern Warfare 2 بڕگار نەبوو ساڵ یاری Call of Duty بڵاو بکرێتەوە بەڕاستی Activision و ستودیۆکانی Call of Duty وتیان ئەو ساڵێکی پشوو دەبی پلانەکە وابوو ساڵێکی پشووبی ئەو ساڵ بستە ببنە بەشێک لە مایکرۆسۆفتی لە 2024 بە زەخمی بگەڕێنەوە بەڵام وەکو دەزانین کەوا لەگەڵ مایکرۆسۆفتی لەوانێن نەتواندرێ ئەو کڕین و فرۆشتان زانمدرێ هەرچەندە شتە کۆتایی ناتی کڕین و فرۆشتنەکە بەڵام مهم بەهۆی کێشەکانەوە Activision داوای کردووە ئەو یاریە زەبەلاح بکرێتە یارێکی $70 Call of Duty و بەپی سەرچاوەیەکی نوێبی لەلایەن Insider Gaming دەڵێ یاریەکە بەناوی Modern Warfare 3 دەبێت بێگومان پێشتری Modern Warfare 1 و 2مان بینیوە دووبارە ڕیمێکەکانیشمان بینیوە ڕیماستەریشمان بینیوە ئەوجارە سڕێتیە سڕی Modern Warfare 3 جەنجی جیهانی سێمە بێگومان Modern Warfare 3 پێشتری بڵاوکرایتەوە ئەو یاریە بەسنە بەو ناوە بەڵام ئەوجارە پێدەچی چڕۆکەی تۆزێک جیاوازبی ڕێک باسی دوای ڕووداوەکانی Modern Warfare 2 دەکە ئەگەر بێت Modern Warfare 2 پارساڵت کردبی نەزانین چیرۆکە لە چێ کۆتایی پێهات پێش ڕوودانی جەنگە گەورەکەیە
بۆیش دڵخۆشم لە بەرەتی ستۆریەکەی زۆر لە شوێنێکی خۆش خۆتای بێت بەڵام هیوادارم ستۆریەکەی تۆزێک درێژتر بی 5 کاتژمێرێک بێ چی لەسەر دەزانین درێژە پێدەری مۆدرن وارفێری 2022 لەلایەن سڵۆج هامەر دروست دەکرێت کە گەیمەرەی زۆر دڵخۆشن و دەڵێن ئاوتبرێک زۆمبی تێدا دەبی هات دەنگۆیەکە بۆ دایانوت زۆمبی لە بە مۆدرن وارفێری 2022 دێ بەڵام نەهات کاتە لە بۆ ئێرە دێ واتە مۆدی زۆمبیەکانمان هەیە یاریەکەش لە مانجی 11 ئەمساڵ بڵاو دەکرێتەوە پێشبینیش دەکرێت لە مانجی هەشت لە ڕێگەی یاری Call of Duty Warzone ئاشکرا بکرێت ناو یاری Warzone ئاشکرا بکرێت و دەڵێ بێتایەکەش بێتای یاریەکەش سەرەتا لە PlayStation بڵاو دەکرێتەوە بۆ هۆی ئەو عەقدەی Activision و PlayStation هەیەە من دڵخۆشم بە Modern Warfare 3 جەنگی جیهانی سێم بەڕاستی بەشی سێمی یعنی Modern Warfare 3 کاتری خۆشی باشترین یاری Call of Duty نیە بەڵام یاریی دڵخۆشکەرە بەڕاستی من زۆرم دڵ پێخۆش بوو Modern Warfare 3 دڵت پێخۆشە یاخودنا لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن جێف کیلی بە فەرمی ڕاگەیاندکەوە Summer Game Fest لە مانجی 6 ئەنجام دەدرێت و زیاتر لە 40 دانا کۆمپانیای جیاواز ستودیۆی جیاواز بەشدارن یاریەکانی خۆیان لە Summer Game Fest یاشا دەکەن بڕیارە لە 8 مانجی 6 Summer Game Fest ئەنجام بدرێت بێگومان لە بۆشتان دەگوازمەوە بە لایڤ ستریم ئینشاءالله لەگەڵ مامە حەمەد مامەزانای هەرێکە لەگە ستودیۆیەکان و کۆمپانیەکانی وەکو Activision، Amazon Game، Annapurna Interactive، Bandai Namco، Behavior، Capcom، CD Projekt Red، Devolver Digital، Digital Extreme، Disney، EA، Apex Game، Focus Entertainment، Gearbox، Grinding Gear Games، Hoversie، Kabam لەگەڵ لارین ستودیۆ Level Initiative Magic the Gathering Newiz Netflix Niox Nitink North Beach Games Paradox Interactive Pearl Abyss Phoenix Labs Palion لەگەڵ ستودیۆ PlayStation شتێدا بێگومان PlayStation بەشدارە لەو کۆنفرانسەی Pocket Pier Razer Samsung Gaming Hub Second Dinner Sega Smilegate Entertainment Square Enix بەشدارە Steam بەشدارە Techland بەشدارە Tebika Festival Ubisoft بەشدارە کە بێگومان Ubisoft بەشدار بیشتێکی خۆش دەبی Warner Bros Games بەشدارە و بێگومان Xboxیش بەشدارە زەبەلاح دەبی ناوازە دەبی لە چەندی لە 6 نازدارە تۆنێک هەواڵمان لە بۆ دێت هەواڵەکان هێشتا زەبەلاحتر بکەین بێگومان بە فەرمی یاری Mortal Kombat نوێ ئاشکراکرا بۆی ناڵێن Mortal Kombat 12 لەبەرەوەی ئاشکراکردنەکەیان لە ڕێگەی کاژمێرێک بوو کاژمێرەکە لەسەر ڕقم 12 تێپەڕ دەبی دێتە سە ژمارەیەک ئەوەش مەبەستەکە لێرە ئەوەیە لەوانەیە زنجیرەکە ڕیبوت بکرێتەوە واتە واز دە ژمارەکان بێنن یاریەکە تەنیا ناوی Mortal Kombat بی بێنەوە سە سفر لە هەفتەی ڕابردوش تۆزەشتم باس کرد وتم هەتانانت بۆ چوونەجی خۆم بوو دەمویست بڵێم پێویستە Mortal Kombat سفر بکرێتەوە چیرۆکێکی بێتەوە سەرەتا لە سفر دەست پێکەن لەبەرەوەی Mortal Kombat چیرۆکێکی دوو درێژی هەیە 11 یاری بڵاو کراوەوە هەموو گەیمەران ئاگاداری هەر 11 یاری نین چیرۆکەکە نین بەکو خۆم من لە پێما بی لە 7 و 8ەوە تا 11 تۆزەک لە چیرۆکی شارەزامان لە فیلمەکانیش بێگومان دەکەم بینیم بەڵام ئەگە بێتەوە سەرەتا گەیمەرێکی زۆر زیاتر دێنە ناو Mortal Kombaتی لە چیرۆکی کاراکتەرەکان و باکستۆریەکان تێدەگەن پێرەچی بەم زوانە مادەم Warner Bros Games لە Summer Game Fest هەیەکەوە 100% لە Summer Game Fest یاخود لە کۆنفرانسی PlayStation یان لە کۆنفرانسی Xboxی Mortal Kombat 12 بە فەرمی ئاشکرا دەکرێت یەکەم تیزەر و تریلەری لێ دەبینین Assassin's Creed Mirage لە چەند هەفتەی ڕابردوو بڵاو کراوەکەوە یاریەکە دوانە خراوە لە مانجی هەش بڵاو دەکرێتەوە بەڵام ئەو هەفتەیە دیسان وتیان لەوانەیە لە ژۆرێ لە ناو ستودیۆی مشکلیان هەبی یاریەکە دوا دەخرێت لە بە مانجی ئۆکتۆبەر واتە لە مانجی دە بڵاو بکرێتەوە بەڵام 100% یاریەکە لە هاوینی ئەمساڵ لە کۆنفرانسەکەی Ubisofتی 100% دەیبینین گەیمپڵی دەبینین وەرە ریلیز دەیتش دەبینین کەەوە کەی بڵاو دەکرێتەوە لە بۆ پلتفۆرمەش بەردەست دەبین نافسەکەی Steam دێکی کە Asus ROG ئاڵایە بە فەرمی ئاشکرا کرا وەروەها نرخی دەزانی لەگەڵ ماسفاتەکانشی نرخەکەشی پێمابی گرانە بڕیارە بە نرخی $700 بڵاو بکرێتەوە کە پێم وایە نرخێکی زۆر بەرزە لە بۆ ئەو جیهازەی و باوەڕژ ناکەم سەرکەوتوبی لەبەرەوەی بەقوترین Steam Deck وات یاخود بەرزترین نرخی Steam Deckی کە قەبارەیەکی گەورەی SSD بیکڕی بە $649 ئەگەنا Steam Deck بە 400 شتێک دەست پێ دەکەین 400 لە بۆ هاندهێڵدی PC زۆر سەرچ نییە بەڵام ئەویان بە $700 هەرچەندەوە ماسفاتی بەرزە بەڕاستی بۆ نمونە شاشەیەکی 1080 هەیە Full HD هەیە 120 هرتز ڕامی زیاترە 16 گیگابایتی ڕامی لەسرە Windows 11 لەسرە ستۆرێجەکەشی 512 گیگابایتی SSD بەخۆی ماسفاتی بەرزە بەڵام نرخەکەی پێمانیە خەڵک باسانی بتوانین بکرێن من خۆم چاوەڕێم دەکرد ئەوە بکڕم یان Steam Deck
ئەستا بڕیاری کۆتایم ستیم دێکە لەبەر ستیم دێک بە 425 دلاری دەتوانێت بیکڕی وەکو ئەوە میمۆری کارتێکی لە خۆ دوایە بە 30 دلاری 1 تێرابایتی بکڕە ئیدی خلاص بەڵام ماس خۆشەکەی ئەو ئایسۆس ڕۆگ ئاڵایە ئەوەیەکەوە ویندۆزی لەسەرە دەتوانانی مەسەن لە ڕێ ئەپیک گیم سێ و یاریانی کە بە خۆڕای بەدەست کەوتووە یاخود یاریە کڕەکەکان وەشتەوە هەمووی لەوە خۆت داونێ ستیم دێشتانی بەڵام ستیم دێک بڕ ئیشی دەوێت بەڵام لێرە باسانتر دەتوانین بیکەیت سەرۆکی کۆمپانیای WB یاخود وەرنەر برۆس دەیڤد زازلاف کە پێم کەسێکی زۆر بێعقل و کەرە زەلامە لەبەری WB وێران کردیاگە متابعی دنیای فیلم و زنجیرە دەکەن کۆمپانیای WB زۆر ناوازە و پێشترێم پێش سەردەمی مشکلەکانی زاک سنایدەری بەڵام ئێستا زۆر خراپە وەرنەر برۆس ئەو سەرۆکە نوێیە کە هیچ لەسەر فیلم و گەیمی نازانی لەم هەفتەیە ڕاگەیاندکەوە یاری سوپەرمان و گەیم ئۆف ترۆنز لە بەرەمێنانە لەلایەن WB بەڵام نازانین کەی بڵاو دەکرێتەوە مهم دەیڤد زازلاف ئەگەر نایناسن یاخود ئەگەر هیچی لەسەر نازانن ئەو کابرای کاتی خۆی کۆمپانیا هیچ دیسکەڤەری هەبوو دیسکەڤەری ئیشیوان تەنیا دۆکیومنتاری پشتە کابرایەکی تەواو کۆپرێتە واتە کۆمپانیای هەیە پارەی هەیە زەخمە زەبلاحە بەڵام پەیوەندیەکی زۆر باشی نییە لەگەڵ ئەو کەسانی کە شتەکان دروست دەکەن تەنیا پارەی دەوێت ئۆکەی مەنی هاشەوی سۆنی بەڵام ئەو کابرایە هیچ دەست دروستکردنی فیلمی نازانی بۆیش کۆمپانیای WB چەندی فیلمی خراپی بڵاو کردەوە پارساڵ ئێستا دوسە دیسی بکەن وێرانە ئەگەر بێت و لەوانە جیمز گەن بەڕێکی علاج بکە بەس مهم زازلاف دەوێت کۆمپانیای WB هەر بفرۆشی چەند ساڵێکی دیکە کارە ساتە ئەو کابرایە بۆیش گەیمەران دڵخۆش نینە کە ئەو کابرایە یاریی وەکو سوپەرمان و گەیم ئۆف ترۆنز یاریکرا بکە یاری سوپەرمان من دڵخۆشم لە سوپەرمانی من لە مێژە فیلمێکی سوپەرمان نبینیوە من لە مێژە یاری سوپەرمان نەکردووە حەز دەکەم بیانکە بەڵام بەسەقەتی نا ئۆکەی وەکو یاری ئەڤنجرز نەبێت ماڕۆز ئەڤنجرز یاریی کارەسات دەمێت سوپەرمانی بکەم بە شێوەی سپایدەرمانی بە شێوەی ئاشکراکردێکی وەکو وڵڤڕینی لەو جۆرە ستایلانە بیکەم بە شێوەی گادۆڤاری بیکەم نەک بە شێوەی ئەڤنجرزی لایڤ سەرویس بیتن و تا ئۆنلاین بی کۆوا پۆشتە قۆڕانەمان ناوێت مەسەرەن کۆمپانیای WB ماوەی 2 ساڵ چی بڵاو کردەوە یاریی گۆثەم نایت چی بڵاو کردەوە کە باشترین چیرۆکی هەبوو بەڵام یاریی زۆر سەقەت و ئیزعاج و ناخۆشی بڵاو کردەوە یاریێکی وەکو سوسای سکواد کیل the Justice League بڕیارە ساڵەکە بڵاو بکرێتەوە چەند جارە دوا بخرێت کێشیان هەیە WB مۆرتال کۆمبات جیایە لەگەڵ WB بێگومان مۆرتال کۆمبات سەر WB بەڵام مۆرتال کۆمبات ستایلێکی تایبەتی خۆی هەیە و ناتوان دەستکاری بکرێت بەڵام ئەمە زۆر یاریانە ئەگە بێت سوپەرمانی بە ناوازەی دروست بکە بینە پرساوە سوپەرمان وەکو سپایدەرمانی دروست بکرێم بە ڕاکێتی سینگل پلەیەر چیرۆکێکی سەرنجاکێش میکانیکەشی زۆر جوانی فرین زۆر ناوازە دەوێت EA دەڵێ یاری داهاتی باتڵفیلد بەشەکی گەورە دەبی لە بزنسی EA لە داهاتوودا بگمانەوە قسەکی زۆر باشە لەلایەن EA بکە من چەند جاری کەش باسم کرد و دەشێڵێمەوە لە چەند ساڵی ڕابردوو کۆمپانی EA زیاتر بەدڵ بووە من کاتی خۆی زۆر مجووم دەکردە سەر EA بەهۆی ئەوەی فۆکسیان زیاتر لەسەر FIFA Ultimate Team بوو لەسەر یاریەکانی وەکو ئانفەم کە تەواو دەبی لایڤ سەرویس و ئۆنلاین وەشتە قۆڕانە بن من یاری ئانفەم زۆر بەدڵ بوو بەڵام لایڤ سەرویسەکەی واتە ئۆنلاینەکەی کە دەی بەردەوام ئۆنلاین بی کەواپە لەگەڵ چەند کەسە یاری بکەین تێکیاندا نانکردە سینگل پلەیەرەکی تۆ بەڵام EA لە چەند ساڵی ڕابردووە گە سەیری بکەین یاریەکانی Star Wars سیرکە یاریی وەکو ڕیماستەرکردنەوەی چەند یاریی بەناوبانجی خۆی هەرچەندە مەسەندە یاریی وەکو باتڵفیلد شکستی هینا دوای باتڵفیلد بەڵام EA بەردەوامە لە سەپۆرتی ئەو یاریانە ڕێمەکردنەوەی دێت سپیسی هەموو شتێک بوو لەبەوە من کەوا بڵێ EA هێشتا دەیەوە یاری سینگل پلەیەر دروست بکە بۆیش EA پلانەکەی وایە یاری باتڵفیلدی داهاتوو سینگل پلەیەری دەبی واتە مۆدەکی چیرۆکی دەبی بۆ هەشەی باتڵفیلد 1 و 4 و 3 و 2 ئەوام کەیف ئەهان کاتی خۆی چۆن بوو ناوازە بوو ستودیویەکی تایبەتە بە دروستکردنی ئەو سینگل پلەیەری باتڵفیلدی وە ستودیویەکی دیکە لە ناو دایس تایبەتە بە دروستکردی مۆدی مەڵتی پلەیەرەکەی هەردووچیان بێکەوە یاریی داهاتی باتڵفیلد دروست دەکەن واتە باتڵفیلدی داهاتوو دەبی زۆر ناوازەبی لەبەرەوەی باتڵفیلد پێ زۆر نەفرۆشە گەیمەریشی زۆر نیە ئێستا لەبەرەوەی بە شێوەی پارچەکرا بڵاو کرێەوە بەڕاستی چیرۆکەشی بۆ شێوەی نەبوو ئاستۆریەکەی کامپانیەکەی زۆر خراپ بوو وەروە یاریەکەش بەخۆشی زۆر باش نەبوو مەڵتی پلەیەرەکەشی گەیمەران زۆر بەڵنیان نەبوو بەڵام باتڵفیلد 2042 هەر وێران بوو سەرەتاکە بڵاو کرێ ئێستا باشترە بەڵام بڵاو کرێ وێران بوو مۆدی سینگل پلەیەریشی هەر نییە Call of Duty دۆ سەرکەوتووە لەبەرەوەی هەموو ساڵێک بەڵدەکردەوە چیرۆکی داداتە گەیمەران مۆدەی مەڵتی پلەیەری زۆر باش خراپ نییە ئۆکەی پێویستە باتڵفیلدی جواب بگەڕێتەوە ئینشاءالله ڤیدیۆکی سینەماتیکی دەستپێکی یاری Layers of Fear بڵاو کرایەوە کە بە زەبەر لەناو یاریەکەش دەستبیارەکەی ئەو دیمەنە دەبینی کە زۆر جوان دروست کرایە بەڕاستی هەرچەندە سینەماتیکە CGI واتە گەیمپڵێ یاریەکەی بەو شێوەی نییە بەڵام لە ڕووی سینەماتیکیش زۆر جوانە ستودیۆ بلوبەر تیم دروستی کردووە بلوبەر تیم ئەو ستودیۆیەکەوە ئێستا خەریکی Silent Hill 2 پێشتر یاریی وەکو The Medium-یان لە بۆ Xbox بڵاو کردەوە هەرچەندە دوای هات PlayStation بەس Layers of Fear من بەشی یەکەم زۆر بەدڵ
دەبوو نەم کردووە بەڵام ئەو بەشە کە هەر هەمان ناوی هەیە ئیشاڵا باشتر دەبی بڕیارە لە مانجی شەشی ئەم ساڵ بڵاو بکرێتەوە ڕێگەیان هەفتەی داهاتووەتەوە هەفتەی بێ گیم پاس شتێکی زۆر گەورەی لە زیاد دەکرێت ویستە فیفا 23 دێتە سەر گیم پاسی کە پار پێما بوو فیفا 23 سەرتا هات سەر پلیستیشن پلسی ئەنجات سەر گیم پاسی بەڵام ئەو ساڵ جیاوازە ئەو سا دێتە سەر گیم پاسی ئەز لەوانەیە دوایە چەند مانگەشکە بێتە سەر پلیستیشن پلسی فیفا دێتە سەر گیم پاس ئۆڵتیمەیتی بێگومان لە بەرەوەی لە ڕێگەی EA پلی بڵاو دەکرێتەوە بەس مهم ئەو کەسانی گیم پاسیان هەیە لە هەفتەی داهاتوو دەتوانن فیفا 23 بەخۆڕایی لە بە خۆتان تاقیکەنەوە کە دڵتان زۆر پێخۆش بین ئینشاءالله واروها بە فەرمیش ئاشکرا کرد لە مانجی هەفت یاری داهاتووی فیفا ئاشکرا دەکرێت بە ناوی EA Sports FC کە دەنگۆ هەیە بە ناوی FC 24 بیت کە 24مین یاری EA Sports بڵاو بکرێتەوە هەندێک شتەن نەخێ لەوانە ناوی 24 پێوە نەبی تەنیا ناوی EA Sports FC بی من پێم وایە بە ناوی EA Sports FC 24 دەبی لە بەرەوەی 24ەکە زۆر گرینگە تا گێمەران بزان ئەوە فیفایەکی نوێیە ڕاستە ناوی فیفاشی پێوە نیە مهم لە مانجی هەفت زانیاری زیاتری لەسەر زانین هۆلۆ نایتس سیلکسۆنگ دیڵی بوو یەکێک لەو یاریانەی هەموو گەیمەرانی جیهانەوانە حەزیان لەو زۆرە ستایڵە یاریە چاوەڕوانن بەڵام دووبارە دواخرا چەندین ساڵە پێم وابی 2 ساڵیش دەبی ئەو یاری ئاشکرا کرێ بەڵام هێشتا بڵاو نەکرێتەوە هەرچەندە پێشبینی دەکرا ئەم ساڵ بڵاو بکرێتەوە لە ناوەڕاستی ئەم ساڵ بەڵام زیاتر دواخرا لەلایەن تیمی چێری هۆڵۆ نایت بەشیەکەمی زۆر ناوازیەکەنەتان کردیە زۆر زەمەتعی هەیە تکا دەکەم بیکەن تاقیکەنەوە لەسەر گیم پاسی پێماوی بەردەست بوو هۆڵۆ نایت سیلکسۆنگ بەشی دووەمی ئەو یاریە دەبێ DLC-یەک لە بۆ یاری ئەتۆمیک هارت ئاشکرا کرا کە بە ناوی فەسیڵەتی 3826 واتە باسی شوێنێک دەکات لە ناو ئەو جۆرە باڵەخانەی لە یاری ئەتۆمیک هارتەیە فەسیڵەتی تێدایە واتە وێزگەیەکی تێدایە جۆرە شوێنە جوورێکی تێدایە نازانم چی پێ دەڵێن مهم چەندی شوێنی سەرنجاچێش نیشان داشتە نازانین بزەب ستۆری ئەو دیڵسی دەبی کەیش بڵاو دەکرێت زار نازانین بەڵام تەنیا ئاشکرا کراوە ئەپدەیتێکی زۆر سەرنجاچێش لە بۆ یاری ئەپڵەی تێل ڕەکویم بڵاو کرێ ئەگەر Xbox Series X و PlayStation 5 هەیە یەک لەوانت هەبی بە 6 فرێم دەتوانی یاریەکە بکەیت کە دوێنێ تاقیم کردەوە 6 فرێم بەڕاستی زۆر نایە بینە لای GTA 6 ئەوکەی دوو هەواڵمان هەیە سەرەتا باسی نەخشەی GTA 6 بکەم لەم هەفتەیە چەند گەیمەرێک بە پێی ئەو داتایانەی لیکریا و دزەی پێکریا و باس کریا لە GTA نەخشەیەکی دروست کردووە نەخشەی ئەو شوێنانەی دانایە کە لەسەر ماپی GTA 6 لەوانەیە هەبن واتە ئەوە 100% نییە بەڵام نزیک دەبی لەو نەخشەی کەوا GTA 6 دەیبی و منش قەناعەتم پێ دەی کە نەخشەکەی زۆر لەوەی نێزیکە نابی شوێنەکانیشی هەمووی لەو فایلانە وەرگرتووە کە کاتی خۆی یعنی پارساڵ لیکرات زەی پێکرا لەگەڵ ڤیدیۆکانی GTA کە ڤیدیۆیەکی نوێش هەیە پێتان نیشاندەم بەس مهم نەخشەکە ئەگەر لەسەرەوە سیرکەین دەبین کەوا نۆرث بیچمان هەیە نۆرث بیچ ئەو شوێنی سەرەوەیەکەوە شتێکی سەرنجشتان پێ بڵێم نۆرث بیچ بەژێر ڕاستەقینەش هەیە ئۆکەی هەرچەند ناوە نیە بەڵام ژێر ڕاستەقینەش هەیە لە هەرێمی فلۆریدای چەندین کەنار دەریات هەیە نۆرث بیچ کۆکۆ بیچ ئۆشن بیچ واشنگتن بیچ ڤایسپۆرتت هەیە لایت هاوست هەیە کە زۆر نازدار لەگەڵ ستارفیش ئایلندت هەیە لە خوارێ ئەوە چوار دەورەکەی لە ناوەڕاستی لیک لیۆنیدامان هەیە لیک لیۆنیدا کە دەریاچەیەکی گەورەیە هەر لە هەرێمی فلۆریدا بەڕاستیش هەیە و لە یاری GTA شەژی لەوانەیە هەبی بە شێوەی نەخشەی سێ پارچەی گەورەی نەخشەی ئەوەشمان هەیە وەکو شار وشت لە سەرێ ئاکانفینامان هەیە لە خوارتر یۆرکتاونمان هەیە لەگەڵ پۆرت گیلهۆرن لیتل هەیتیمان هەیە لەگەڵ داونتاون و ستی سکراپمان هەیە لەش بگوان ڤایسپۆرتە واشنگتن بیچ و ئەشتانەشمان هەیە نەخشەکەی لە چاو GTA 5 زۆر گەورەیە سەیرێکە GTA 5 بکەین نەخشەکەی ڕاستە کە زۆر زەبەلەحە بەڵام ناکاتە نەخشەی GTA 6 کە ئەگە ئۆقسەی ڕاستبی ئەو شتە ڕاستی زۆر ناوازە دەبێت وەروە ڤیددیوەیەکی دیکەش لەم هەفتێ بڵاو کراوە کە ڕۆکستار لە چەندین شوێنی جیاواز ڤیددیوەکانی کۆپیڕای لێرەدا و دیلەتی کرد بۆ من بە شێکی بچووکتە نیشاندەم کارکتەری سەرەکی فەرمی یاری GTA 6 پیشاندا کە ناوی جەیسنە دەستە ناو دوکانێک لە بۆ دزینی گەوهر و زێڕ و ئەو شتانە وەکو دەبینین دوگمەیەک دادەگیرێ ئازە نازانم ئەو دوگمەیە چیان دوگمە دەبی لەسەر کۆنتترۆلەر دای دەگریکەوە سکانی شوێنەکە دەکەم
چەند ڤیددیوەیەکە بەڕاستی من ناتوانم آخر ڤیددیۆتان پێشەندەم بەڵام تەنیا تاوە ڤیددیۆتان پێشەندەم لێک لە ڤیددیۆیەکان جەیسن دەتوانی سکانی کامێرە بکە و کامێراش حەق بکە و کامێراکان لە ڕێگەی مۆبایلەکەی خۆیەوە و کارە بکە لە GTA 5 تەشی لە شێوەیە هەبوو بەڵام بۆ شێوەیە پێشکەوتون نەبوو و ڤیددیۆیەکی دیکەشم بینی هەردەو هەفتەیە کە ئەویش ناتام نیشانی دەم بەداخەوە ئەویش ڕێک هاکردنی کامێراکانە بەڵام لە شێوازەشی دیکە کە لە پشت ئۆتۆمبیلێک دانیشتووە نەفەرێک بە پێشیدا دەڕوا چاوی جەیسنی دەبتە چاوی کامێراکە تاوەکو سەیری شوێنێکی دیکە بکە ئەو تەکنۆلۆژیانە زۆ ناوەزرە وەرە ڤیددیۆیەکی دیکەش هەبوو کە هەڵگرتنەوەی چەک و سیلاح لەسەر زەوی هاشەوی ڕێدێتی دەبی بێت بۆ کڵاوەکەی ئارتەری بەرز بەرگتەوە ئاردی ئارتە دەبی هەڵی بگرتەوە جەیسنیش لە یاری GTA 6 بەو شێوازە دەبیتن ئەگە چاکە کتێ فڕیدەی لە زەوی دەکەوی و دەبی توانی هەڵیشی گریەوە و توانی چەک وەسنی هەش سواب بکەی بە شێوەیەکەوە لە سەر زەوی دیارە چەکەی خۆی فڕداتە شوێنی هەڵی دەگرتەوە هاتە GTA 6 وردەکاری زۆر ناوازە نایابی تێدا دەبی بێمە لای هەواڵەکانی Xbox 3 گیگەیت بە فەرمی ڕایگەیاندکەوە نرخی کارتی Xboxی 1 تێرابایتی و تێرابایتی 512 گیگابایتەکەیان هەرزانتر کرد نرخەکە زۆر هەرزانتر کردیا لە چاو پێشتر بۆ نمونە نرخی 512 گیگابایتێکی کە پێشتر بە 140 دلاری بوو ئێستا بوویتە 90 دلار پێشتر 1 تێرابایت بە 220 دلاری بوو ئێستا بوویتە 150 دلار 2 تێرابایتی بە 400 دلار بوو ئێستا بوویتە 279 دلار یەشەتی ئەوروپا لە هەفتەی داهاتوو بڕیاری کۆتایی دەدا لەسەرەوەیکەوە مایکرۆسۆفت بتوانێت ئەکتیڤیژن بکڕی یاخود نا و بەپێی دەنگۆیەکانی بەپێ و شتانە بلی ئۆنلاین بڵاوکرێتەوە پێدەچیکەوەی ئەوروپا ڕێگە بدە هەرچەندە من ناتوانم لە ئێستا پێتان بڵێم کە ڕێگردا یاخود نارچەندە من دەزانم ڕێگردا بە پێی دەنگۆیەکانی بەڵام هەر قسەیەش ناکەمە فەرمی لەبەرەوەی کات خۆی قسەیەکی وامان کرد لە بۆ CMA کە CMA عقدەکەی بڵۆ کرد بۆیش ئەگە یەکێتی ئەوروپا ڕێگە بدە هێشتا CMA دەمینێ بەریتانیا دەمێت کە بەریتانیا ناوێتی ئەوروپا دەرهاتووە و نەماوە جیاوازە بەڵام ئەگەیشتی ئەوروپا ڕێگە بدا پێم وابی CMAش دەبی تۆزێ خۆی نەرمتر بکە تاوەکو ڕێگە بدە کەواتە ئەگەر یەکێتی ئەوروپا ئەو عقدەی بلۆک بکە خلاص ئیدی کۆتایی 100 کۆتایی ئۆکەی سێ ڕۆژنا 15 مانجی سێ ئاشرا دەکرێت ئەگەیشتی ئەوروپا گوتی نەخێر خلاص دەبی مایکرۆسۆفت دەست دەشتەی بشوە بەڵام ئەگەیشتی ئەوروپا وتی بەڵێ ئۆکەی چانسێکی گەورە دەبی کە CMA ڕازی بی FTC ئەمریکیش ڕازی بی لەم هەفتەی شتێکی سەرنجاکەش بڵاوکریا چەندە ناتوانم بڵێم ڕاستە یاخود نا بەڵام ئەو ستودیۆی یاریی وەکو سەمەرڤیل یان بڵاو کردەوە کە گەیمەرێکی زۆر کەمەنجامیاندا لەبەرەوەی دڵن یاریەکە لە ئاسی چاڕوانەکان نەبوو بەڵام ستودیۆیەکە دەڵێ هۆکاری سەرچیکەوە ئەو یاریە ون بوو لە پێشچاوی خەڵکی وە ژمارەیەکی زۆر لێ نەفرۆشە تەنانەت دەڵێ هۆکاریەوەی کەوا گەیمەران هەر یاریەکەشیان نەکردی زۆر بە هەر زۆریان بە ئەوی دەگرێتەوە کە لە ڕێگەی گەیم پاسی بەردەست بوو لەبەرەوەی لەسەر گەیم پاس تۆ یاریەکان بە خۆڕایی وەردەگریواتە نرخەکەی نازانی کە بڕاستی کە تو 30 دلار بە یاریێک دەدەین لەبەرەوەی پارەت پێدەیە 100 تاقی دەکەیەوە بەڵام ئەگە شتێک بە خۆڕایی وەریگری لەوانەیە نەیکەی لۆچکە بە خۆڕایی ئەو قیمەتەی نییە لە پێشچاوت ئەوە قسەی من نیە قسەی دیڤلۆپەرەکانی سەمەرڤایلە من یاری سەمەرڤایلم بەڕاستی کرد بەڵام تەواو نەکرد بەڕاستی یاریەکە بەو شێوەیە نەبوو هەرچەندە ئەو ستودیۆیان کەوان لە یاریێکی وەکو ستودی پلیدێدا کە یاری ئینساید و لیمبۆیان دروست کردی بەڵام سەمەرڤایل لە ئاستی ئەو دوو یاریەوە بەڕاستی بە هیچ شێوەیەک پێم وابوو یاریەکە زیاد لە حد معقەدە زیاد لە حد مەتەڵەکانی قورسە بۆ بێمعنایە نازانین چ بکەی و هیچ سترنجێکی کرددانێتە سەر هیچ شتێکی کە ئەو شتە ئەنجام بدەین لەوانەیە من غەڵەت بم لەوانەیە گۆ یاریەکەتان بەدڵ ببی و نازانم من یاریەکەم بەدڵەوە سو پلیدێت دڵێ خەتایەکە لە گەیم پاسێ نازانم قسەکەی وە یاخودنا خۆشەویستانم زۆر سپاس بەسەی کردنیەوە ئەڵقەی بەرنامەی سفرێک ژری تا ئەڵقەی داهاتوو بەخێر گەورە دەسپێرم خوداتان لەگەڵ